بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. تفسير سورة ياسين قيشتنا آتي سيزدا كآتي سيزدا بابتك تازا وبسرهاتك تازا ونمونيك ديكا لو نمونانەی کە لە پێش پێغمبەری ئێمەدا صلی الله عليه وسلم ڕوویان داوە، خوای گەورە باسی کردووە بۆ کاتی خۆی پێغمبەر و سەحابەکان تا چاو لەو نمونانەکەن و وەکو ئەو نمونانە بکەن و هەروەها بەسەرهاتەکەش دیسان پڕیەتی لە دەرس و پند و ئامۆژگاری بۆ ئێمە و بۆ هەر مسلمانێک تا ڕۆژی دوایی. باسی بەسەرهاتێکە کە مەشهورە بە بەسەرهاتی ئاوەدانی ئەنتاکیا گوندێکە بووە یا ئاوەدانیەکی گەورە هەبووە بە ناوی ئەنتاکیا کە دەڵێن ئەو ئەنتاکیا دەکەوێتە ئێستا تەوان وڵاتی تورکیا. کاتی خۆی تەوان پادشایەکی دەسەڵاتداری ستەمکاری لێ بووە. ئەو پادشا دەسەڵاتدارە ستەمکارە هیچ خۆی بتی پەرستووە و خەڵکیشی فێری ئەوە کردووە کە ببن بە کۆیلەی خۆی و پاشان بەندایەتی بۆ بتەکان بکەن لە جیاتی خوای گەورە. خوای گەورە سەرەتا بۆ یەک ئاوەدانی دوو پێغمبەر دەنێرێ کە هێندێک دەفەرمون خوای گەورە دەیاننێرێ، هێندێکی دەفەرمون لە سەردەمی عیسا پێغمبەردا بووە. عیسا پێغمبەر دوو نوێنەری خۆی دەنێرێ کە طبعا ئەگەر پێغمبەریش بن هەر پێیان دەوترێ ڕەسوول، یعنی نێردراوی خوا، و ئەگەر عیساش ناردبینی هەر دەکرێت پێیان بگوترێ ڕەسوول، بەڵام بە معنای نێردراوی عیسا لەلایەن عیساوە هات چوون تا پەیامی خوا بگێنن. هەر چۆنێکی بێت دوو پێغمبەرەکە بەتەنێ فریای ئەوە ناکەون کە دەعوە و بانگەوازیەکەی بەتەواوی بکەن، یان قووەتی ئەوەیان نییە ڕوبەڕوو ببنەوە لەگەڵ دەسەڵاتدار و ستەمکارەکان و بتپەرستەکان. خوای گەورە بە پێغمبەری سێهەم بەهێزیان دەکات و پشتیوانیان لێ دەکات. جا ئاەتەکان ڕێک باسی ئەومان بۆ دەکەن چۆن دەعوەیان کرد و خەڵکەکە لە بەرامبەر پێغمبەراندا چیان کرد و لە نەتیجەشدا پێغمبەران سەلامی خوایان لێبێ چیان بەسەرهات لە پێناوی گەیاندنی تەوحید و دینی خوای پەروەردیگار و ئاینی یەکتاپەرستی. خوا دەفەرمێ وەضرب لەهم باس کە بێنەوە بۆیان ئەی محەممەد صلی الله عليه وسلم مثلا نمونەی چی؟ ئەصحاب القەڕیە، هاوڵانی ئاوەدانیەکە کە گوتمان ئاوەدانیەکە ناوی ئەنتاکیە. زۆرینەی مفەسرین وا دەفەرمون ئیذ کاتێک جاءها هات بۆ لای ئەو ئاوەدانیە المرسلون کۆمەڵێک لە نێردراوان، کۆمەڵێک لە نێردراوانی خوا و دەشکرێ بڵێن کۆمەڵێک لەوانەی کە عیسا پێغمبەر سەلامی خوای لێبێ لە جیاتی خۆی ناردنی تا لەوێ داعوە بکەن و بانگەوازی بکەن. هەر کامێکیان بێ ڕاستەوخۆ پێغمبەر بوو بن، پەیامیان لە خوا وەرگرت بێ، هەر پەیامی خوایان گەیاندووە، عیساش ناردبنی هەر بۆی ناردووەن کە دینی یەکتاپەرستی بە خەڵکی بڵێن و خەڵکی فێری یەخواناسین کە. وەضرب باسکە بێنەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەهم بۆ ئەوان، یعنی بۆ بتپەرستەکانی مەکە، مەثەلەن نمونە بە ئەصحاب القەڕیەتی بە هاوڵانی ئاوەدانیەکە ئیذ جاءها کاتێک کە هات بۆ لای ئەو ئاوەدانیە المرسلون کۆمەڵێک لە نێردراوانی خوا. جا خوا دەفەرمێ ئیذ کاتێک ئەرسەلنا ڕەوانەمان کرد بۆ بەو نایەی تەبەن ئەگەری ئەوەی بەقووەترە و ئەو ڕائیە بەهێزترە کە ئەوانە پێغمبەری خوا بوون. خوا ڕاستەوخۆ کردوونی بە پێغمبەر نەک نوێنەری عیسای بوو بن سەلامی خوای لێبێ. ئیذ ئەرسەلنا کاتێک ڕەوانەمان کرد ئیلەیهیم بۆ لای خەڵکی ئەو ئاوەدانیە ئیثنەینی یەکەم جار دوو پێغمبەر، بەڵام فەکەذەبوهما خەڵکەکە ئەو درو پێغمبەرەیان بە درۆ زانین و باوەڕیان پێ نەکردن. بۆیە فەعەزەزنا ئێمەش پشتیوانیمان لێکردن، بەهێزمان کردن، بە قووەتمان کردن دوو پێغمبەرەکە بیثالیثین بە پێغمبەری سێهەم. جا فەقالو ئەو جار هەر سێ پێغمبەرەکە بەیەکەوە گوتیان بە خەڵکەکە ئیننا بێگومان ئێمە ئیلەیکوم بۆ لای ئێوە مرسلون ڕەوانەکراوین، ئێمە پەیام و نێردراوی خوایین
بۆ لای ئێوە ئێمە نێردراوین تا پەیام و شەریعەت و دینی خوا بێوە بگەێنین. ئیذ ئەرسەلنا کاتێک ڕەوانەمان کرد ئیلەیهیم بۆ لای ئەوان ئیثنەینی دوو لە پێغەمبەران بەڵام فەکەذەبووهما خوا دەفەرمێ هەردوو پێغەمبەرەکەیان بە درۆ زانین و باوەڕیان پێنەهێنان بۆیە فەعەزەزنا ئێمە ئەو دوو پێغەمبەرانەمان بەهێز کردن پشتیوانیمان لێکردن بیثالیثین بە پێغەمبەری سێهەم فەقالوا گوتیان ئیننا بێگومان ئێمە ئیلەیکم بۆ لای ئێوە مرسەلون ڕەوانەکراوین. خەڵکەکە چیان گوت؟ یەکسەر ئیمانیان پێهێنان یەکسەر بە پێش خۆیاندان یا ڕوبەڕوویان بوونەوە؟ بێگومان ڕوبەڕوویان بوونەوە. بێگومان زۆرینە ئیمانیان پێیان نەهێنا نەک ئیمانیان پێیان نەهێنا بەڵکو دژایەتیشیان کردن تا دەگاتە نەتیجە و ئەنجامێکی زۆر خراپ کە ئێستا باسی دەکەین. قالوا خەڵکەکە گوتیان ما ئەنتم یعنی ئێوە هیچ شتێک نین پێغەمبەر نین نێردراو نین وەخوا نەیناردوون ئیلا بەشەڕون تەنها مرۆڤێکن مثلونا وەکو ئێمە. بە عەقڵی ئەوان بە بۆچوونی ئەوان وابوو کە دەبێت نوێنەر و نێردراو مەلایکەت بێت یا فریشتە بێت یاخوا بۆ خۆی بێ پەیامی خۆی ڕاستە و خۆ بگەێنێ. بەڵام بێگومان تەمان لەسەر زەویدا وەکو خوای گەورە لە شوێنی کە دەفەرمێ مەلایکەتی لێ ناژیان تا خوای گەورە مەلایکەت بنێرێ. وایە ئەگەر دانیشتوانی سەرزەوی مەلایکەت بان بێگومان نوێنەری خوا و پێغەمبەری خوا بۆ ناویان مەلایکەت دەبوو. وایە بەڵام لەسەر زەوی مرۆڤ دەژگێ بۆیە ئەوەی دەبێتە پێغەمبەر و دەبێتە نوێنەری خوا بێگومان دەبێت مرۆڤ بێت چونکە ئەگەر مەلایکەت بە وەکو لە سوورەتی ئەنعام باسی دەکا خۆ ئەگەر مەلایکەتیش بایە وایە دەبوایە خۆی بخاتە سەر شکڵی ئینسانەکان. وایە ئەو کاتەش دەیانگوت ئەمە چۆن بزانینە تۆ مەلایکەتی وایە و پاشان ئەگەر زانی باشیان مەلایکەتە دەیانگوت ئەو دینەی تۆ بە ئێمەی دەڵێ ئەو شتانەی تۆ تەکلیفی لە ئێمە دەکەی ئەو بە مەلایکەتەکان جێبەجێ دەکرێت تۆ مەلایکەتی دەتوانی جێبەجێکەی بەڵام خۆ ئێمە مەلایکەت نین ئێمە وەکو تۆ ناتوانین ئەوەی جێبەجێکەین. بۆیە نێردراو و نوێنەر دەبێت لە جنس و هاوشێوەی خۆت بێت لە ئەوەیدا. قالوا گوتیان ما ئەنتم ئێوە هیچ شتێک نین لەوەی کە ئێوە دەیڵێن ئیلا بەشەڕ تەنها مرۆڤێکن مثلنا وەکو ئێمە. وما أنزل الرحمن ونەیناردۆتە خوارێ خوای بە بەزەیی. دیقەتی دەنێ تەمان دژایەتی پێغەمبەرانیان دەکرد و دەشیان زانی خوای گەورە ئەو خوایە کە پێغەمبەرانی ناردوون خوایەکی میهرەبانە خوایەکی بە بەزەییە. وما أنزل الرحمن نەشی ناردۆتە خوارێ خوای میهرەبان و بە بەزەیی من شەیئین هیچ شتێک بە ئێوەدا بۆ ئێمە. ئەبزادام ئین ئەنتم ئێوە هیچ شتێک نین و ئەوەی دەیڵێن هیچ نییە ئیلا تەکذیبون تەنها درۆ دەکەن و ئەوەی دەیڵێن لە ڕاستی ناچێت. بەڵام پێغەمبەران سەلامی خوایان لێبێ بۆی وازیان هێنا بۆی کۆڵیاندا بۆی سارد بوونەوە بێگومان نا مەرز نییە کە داعوت کرد کە قسەی خێرت کرد کە ئامۆژگاری خەڵکت کرد هەموو خەڵک دەستت بۆ بەسینگەوەنێ. وایە پێغەمبەران سەلامی خوایان لێبێ لە سەدا یەکیش لە شوێن کەوتوانیان لە سەرەتادا ئیستیقبالی پێغەمبەران و پێشوازیان لە بانگەوازی پێغەمبەران نەکردووە. ئەگەر یەکێک گوتپێتی بەڵێ هەرچی دەیڵێ سەر و سەرچاو و بەقسێت دەکەم و گوێڕایاڵتم لە بەرامبەریدا دەیان کەس ڕاست بۆ تۆ پێیان گوتووە درۆزنی شاعیری جادوگەری وەرە پێغەمبەری خۆمان بە صلی الله عليه وسلم بە نمونە وەرگرین. وایە بەڵێ ئەبوبەکری سیدیقێک ئیمانی پێهێنا وایە مەسەن ئیمامی عەلیەک متمانەی پێبوو باوەڕی پێیهێنا خەدیجەیەک باوەڕی پێیهێنا بەڵام لە بەرامبەردا وەرە ئەو هەموو ئەبوو جەهل و مغەیرە و ستەمکارە دەسەڵاتدارە بێڕەحمەکانی مەکە چۆن ڕوبەڕووی پێغەمبەر بوونەوە صلی الله عليه وسلم. بۆیە لە بەرامبەر یەک کەس کە ئیمانی هێناوە دەیان کەس هەبوو کە ئیمانی بە پێغەمبەر نەهێنابوو سەلامی خوای لەسەر بێ. ئەوانش بە هەمان شێوە ئەوانەی کە ئیمانیان بەو سێ پێغەمبەرە هێنا لێرەدا تەنها ئیشارەت بە یەک کەسی دەکا بەڵام ئەگەر ئەو هەر یەک کەسەش نەبێ بە تەئکید ژمارەی پێغەمبەرەکان سێ بووە ئیماندارەکان تەنها ناوی یەک کەس هاتووە کە ئیمانی هێنابێت باشکرا و ئەگەریش ئیمانیان هێنابێ ژمارەیەکی زۆر کەم بوون هیچ دەسەڵات و توانایەکیان نەبووە بەرگری لە پێغەمبەرەکانیان بکەن. بۆیە خوا دەفەرمێ قال و خەڵکەکە گوتیان هان کە پێغەمبەرەکان گوتیان ئێمە نێردراوی خواین بۆ لای ئێوە ئەوان گوتیان ما ئەنتم ئیلا بەشەڕون مثلونا ئێوە هیچ شتێک نین تەنها مرۆڤێکن وەکو ئێمە.
وما أنزل الرحمن من شيء نشي ناردو تخواري خواي ميربان بإيوة هيج تيك بو إيما إن أنتم يعني إيوة تنها إلا تكذبون تنها درو دكن لوي ديغلين پیغمبران سلام إخوان لبي والله ميان ددنا وقالوا قتيان پیغمبر كان ربنا پروردگار من يعلم چاك دزانه كإنا إليكم بيقمان إيما بولاي إيوة لمرسلون بدل نياي وروانا كراوي قالوا قتيان ربنا پروردگاري إيما يعلم چاك دزانت كإنا بيقمان إيما إليكم بولاي إيوة لمرسلون روانا كراوين ها يكم جار تنها قتيان إنا إليكم مرسلون إيما بولاي إيوة هاتوين بلام كإنكاريان كردو إيمانيان بيان نهينا أو جار تأكيديان لخصكي خوان كردو كعلماء دا فرمون سيئدات التوكيد بدواي يقدا إنا يعني بيقمان إيما إليكم علماء دا فرمون كوتوتا بيج لمرسلوني لعربي دا إليكم خبرا لمرسلون مبتدا طبعا خبر أجر كوتا بيج مبتدا يعني تأكيد كيديكا ولا مرسلون لا مشي بيويا يعني بدل نيايوا هيج قمانك تان نبي كإيما للاين خواوا هاتوين وروانا كراوي خواين وأوي ديلين يقصي خواي وقصي إيمانيا قالوا قتيان پیغمبران سلام إخوان لبه ربنا پروردگاري إيما يعلمو تاق دزانت كإنا بيقمان إيما إليكم بولاي إيوة لمرسلون روانا كراوي أو جار وما علينا هر پیغمبران فرميان لسر إيما نية ولسر إيما واجب نية إلا البلاغ المبين تنها راقياندني دين نبي بإيوة بشويشي رون واشكرا هداية داني إيوة إيمان خستندلي إيوة محاسبة إيوة لبرسينوي إيوة تاو ديري كردني إيوة هيسي بدسي إيمانيا أوي كخواس باردويتي بإيما أوي كلسر إيما واجبة أوي كإيما نابي كم ترخميت يداب كين أوي كأو بيامي خوا داويتي بإيما وبإيما دا ناردويتي دبي وكو خوي بشويشي آشكرا كهموتان ليمان تيبغن ليمان حالي ببن بي بيتشو بنا ببي شارنوي وشيك كلميك حكمك ياسايك بيجينين بإيوة جاك جاندمان إيمان ديني يا إيمان ناهني كيف خوتا ها أجر بنمونا دي آياتي خوات جاند بكسك وفرموديشي پیغمبر صلى الله عليه وسلم جاند بكسك تاكيكت جاند بكسك ويستد فيري كي ويا أو كسا أجر لي ورقرتي ويا بخسي كردي خير دقاتي يا ناقاتي بيقمان خير دقاتي خيري أو كاري كأو ديكا أو عبادتك أو ديكا بقسيتو أو فرمانيك أو بقسيتو جيب جيدكا دبي شريكي خيركي بلام خو أجر إيماني شي بيدنا هناتو آموش غاري كشي لور نقرتيو روبا رودبويوا أو كاتا روبا روبونوي أو لبرامبرتو دا زور سخترو قرستر لويكا كسكا بقسيتكا وايا أو كسي نسحتي دكاي بنمونا دو كسان نسحت دكاي كي كان دله باشا بسر تاو أو سر سرو أو بقسم كردي وايا أو يندلط خوش دكا بس أجر يك لبرامبر دا راز ببيتو بيت والله دروزني وشاعري وجادوگري وهجني وبيغمبرني وندراوي خوايني كام يان زورتر أو يان توزك دلط خوش دكا بلا موكيك زور تعذيب الددا زور ناراحات الدكا بوي پیغمبران سلام إخوان لبيت أجر بانجوازي كان والله مدرابتوا أجري ولام دانوا كان دسكوتوا خو أجر ولام ين ندابنوا أجري جاندنكي وأجري جاندنكش لجواب دانوا كي زورتر نبي كم ترنيه بوي هيت كات أجاتان لي بإنسان نابه تارواني نتيجيكا أوي ديزاني أوي كبيتا واجب لسرد بيجيني جابران بركة وري دقري نور على نور بخوي قازان زكا أجر وريشي نقر أتو أركي خود جبزي كردوا وعقوبة تاوانكش كوتو تسر خوي بلام أجر ندقيانت بيقمان أو كاتا أتو تاوان باري أو لواني عزريها به كندقيان دوت ليت حالي نكر هز نبي لقيامته شكايات اللي دكا هز نبي لقيامته عذري هذا الله أجر بي قلت بام أجر أقداري كربام هو أجر زاني بام فلاش حلال حرام يان دم كر يانم ذكر أو بيان وين نامنه وما علينا بوي پیغمبران سلام إخوان لبدان فرمول لسر إيما واجب نية إلا البلاغ المبين تنها قاندني آين نبي بشويشي رونو آشكرا قاندني آين بشوي رونو آشكرا چونا أويا
مینگە مینگی تێدا نەکەی بە زمانێکی فەسیح و بەلیغ خاترگرتنی تێدا نەبێت ترسی تێدا نەبێت وەک دەڵێ پێچ و پەنای تێدا نەبن خوا چۆنی پێگوتووی ئاینی خوای چۆنە بە شێوەیەکی ڕاست و دروست بەبێ خاترگرتن و ترسان و شاردنەوە بیگەێنە بە بەرامبەرەکەت جا چوە دڵی یان نەچوە دڵی ئەوە ئیشی ئێمە نییە هیدایەتی قەلب و هیدایەتی دڵ ئیشی خوای گەورەیە وما علينا لەسەر ئێمە نییە إلا البلاغ تەنها گەیاندنی ئەو ئاینە نەبێ بە شێوەیەکی ڕوونواش کرد ئەو جار خەڵکەکە قال و گوتیان ئینا تەطەیەڕنا بێگومان ئێمە تووشی شومی و بەدی و ناخۆشی و ناڕەحاتی بووین بەهۆی ئێوەوە ها لەناو ئەواندا و لەناو عەرەباکانیشدا کاتی خۆی عادەتێکە بووە ها تەطەیور یعنی ڕەشبینی عادەتیان وا بووە کە ویست پێیان ئیشێکی گرینگکەن تەیریان هێناون تەیر باڵندەیان هێناون هەڵیان داوە ئەگەر بەلای ڕاستدا چوو بێ پێیان وا بۆ خێریان بۆ دێتە پێشە ئیشەکەیان کردووە ئەگەر تەیرەکە بەلای چەبدا هەڵفڕی تەیری فەقیر ئاگای لە هیچ نێخۆ بە حەزی خۆی و بەمەیلی خۆی یا بەوێدا دەچێت یا بەوێدا دەچێت خۆ قەدەر و مەشیئەت و ویستی خوای جا ئەو تەطەیورە لەوەیەوە هاتووە ها تەطەیور یعنی بەڵام لە ئەسڵیەوەدا یعنی ڕەشبینی دەنا یعنی تەیر هەڵدان بۆ خۆی بەڵام مەرزنی هەموو جار تەیریان هەڵدابێ بەڵام کە پێغەمبەران هاتبوون سەلامی خۆیان لێبێ دیارە بەهۆی ئەوەی کە جوابی پێغەمبەرانیان نەدابوویەوە خوای گەورە نەوعێک لە عەذاب و لە سزای دنیای بۆ ناردبوون ژیانیان جۆرێک گۆڕانکاری بەسەردا هاتبوو جا ئەوان پێیان وابوو ئەوە خەڵکە کافرەکە ها بیرکردنەوەیان وابوو کە ئەو ناڕەحەتی و ناخۆشیەی کە تووشیان بووە هۆکارەکەی پێغەمبەرەکانن لەبەرەوەی پێغەمبەرەکان سوکایەتی بە حیسابی ئەوان بەخواکانیان دەکەن و ئیمانیان بە خواکانی ئەوان نییە و بانگەشەی ئەوەی دەکەن خەڵک خواکانی ئەوان بە هیچ نەزانێ پێیان وابوو بەهۆی ئەوەیەوە خوا نەوعێک لە غەزەبی لێگرتوون یا خواکانی خۆیان غەزەبیان لێیان گرتووە وازحە بەڵام لە حەقیقەتیشدا و بۆچوونی پێغەمبەرانیش ئەوە بوو کە ئەو خەڵکە لەبەرەوەی جوابی پێغەمبەران ناداتەوە لەبەرەوەی وەڵامی بانگەوازی پێغەمبەران ناداتەوە پێشتر پێغەمبەریان بۆ نەهاتووە لەوانەیە خوای گەورە خستب نییە ژیانێکی خۆش و خۆشگوزەرانیەوە عوزریان هەبووە ئێستا کە پێغەمبەریان بۆ هاتووە و جوابی پێغەمبەران نادەنەوە خوا بەهۆی جواب نەدانەوەی پێغەمبەران نەوعێک لە سزای بۆ ناردوون بۆیە پێیان وابوو و تەوەقوعیان دەکرد کە ئەو خراپی و بەدیەی کە تووشیان هاتووە چێ تووشی کردوون خواکانی خۆیان بەڵام بەهۆی پێغەمبەرانەوە کە پێغەمبەرەکان بانگەشەی ئەوە دەکەن کە خەڵک نابێ پیان پەرستێ بە حسابی خۆیان وی قال و گوتیان ئینا بێگومان ئێمە تەطەیەڕنا تووشی شومی و بەدی و ناڕەحەتی و ناخۆشی بووین بیکوم بەهۆی ئێوەوە لئین لەم تەنتەهو بەوتیان ئەگەر واز نەهێنن لە بانکردنی ئێمە واز نەهێنن لە بازکردنی خواکانی ئێمە لە بە سوک تەماشاکردنی خواکانی ئێمە لەنەڕجومەنەکم بەربارانتان دەکەین بەربارانکردن چییە ئەوەی کەسەکەی بێنی داینێ بە بەردی لی دەی بە زیندوی بە تەعزیب هەتا دەمرێ وازحە ئەو جار وەلەیەمەسەنەکم و بە دڵنیاییەوە تووشیشتان دەکەین منا لەلایەن خۆمانەوە عەذابون ئەلیم سزایەکی زۆر بەئێش تونترین هەڕەشە و سەختترین هەڕەشە لە بەرامبەر پێغەمبەراندا کە بریتیە ناژڵێ دەتان کوژین ڕەجمتان دەکەین چونکە هەردووکیان هەر مردنن بەڵام کوشتنێک ئەگەر بە شمشێر بێت یا بە گولەی بێ یەک چرکەیە لێت دەدەن و دەمری بەڵام بە بەرد لەوانەیە سەدان بەردت پێ بکەوێ ئەو جار بمری هەر بەردێک پێت دەکەوێت نەوعێک لە تەعزیب نەوعێک لە ئازارت دەدا ئەو جار لە نەتیجەدا بەردەوامیش لێت دەدەن هەتا مردنی لەگەڵدا بێ بۆیە گوتیان قال و خەڵکەکە گوتیان ئینا تەطەیەڕنا بێگومان ئێمە تووشی شومی تووشی بەدی تووشی ناڕەحەتی بووین بەهۆی ئێوەوە لئین لەم تەنتەهو ئەگەر واز نەهێنن لەو بانگەشە و لەو پەیامە و لەو دەعوەیە کە ئێستا کردوتانە لەنەڕجومەنەکم بە دڵنیاییەوە سوێند بێ بەربارانتان کەین تەمەن لام و نونی پێوەنە هەم تەوکیدە هەم سوێندە یعنی سوێند بێ ئێمە ئێوە بەرباران دەکەین ئەو پێغەمبەرەکان وەلەیەمەسەنەکم و بە دڵنیاییشەوە تووشتان دەکەین منا لەلایەن خۆمانەوە عەذابون ئەلیم سزایەکی بەئێش بەڵام پێغەمبەران سەلامی خۆیان لێبێت ترسان بڵێن ئەوە وازمان هێنا بێگومان نا ئەگەر ئینسان سەری خۆشی دانێ وازهێنان لێ خواپەرستی و بەست هیچ دانانی خوا درۆینەکان بابەتێکە عەقیدەیە بە هیچ شێوەیەکی مەجالی نەرمینواندن و تەنەزولکردن و ڕێککەوتنی تێدا نییە بۆیە
پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ زەڕێک لە بەرامبەریاندا نەرمیان نەندواند بەڵکو جوابیان دانەوە. کاتی خۆشیکە شوعەیب پێغەمبەر سەلامی خوای لێبێ هەمان هەڕەشەی بەربارانکردنی لێ دەکەن ئەگەر واز نەهێنێ، بەڵام دەڵێ دەی ئەمن لەسەر ڕێگای خۆم و ئێوەش لەسەر ڕێگای خۆتان دەی چیتان لە دەست دێ بیکەن و چاوەڕێش هیچ مەکەن، چونکە من پشتم بەخوا بەستە و خوای گەورە لەگەڵما. ئەوانەش هەمان شت قال و گوتیان تائیڕوکم شومیتان بەدیتان ئەوەی کە نگبەتیەی کە توشتان بووە معکم لەگەڵ خۆتانە بەهۆی خۆتانەوەیە. ئەین ذوکرتم هەر لەبەرەوەی ئامۆژگاریتان دەکەین ئێمە شومیمان بۆ هێناون یا ئێوە بەربارانمان دەکەن و سزامان دەدەن، هەردوو معناکەی ڕاستە. قالوا گوتیان تائیڕوکم شومیتان بەدیتان ناڕەحاتیتان کە توشتان بووە معکم لەگەڵ خۆتاندایە، هۆکارەکەی خۆتانن، خراپی خۆتانە، تاوانکاری خۆتانە. ئەین ذوکرتم هەر لەبەرەوەی ئامۆژگاریتان دەکەین. جا جوابی ئەین ذوکرتمی مەحذوفە، دەکرێ بڵێن لەبەرەوەی ئامۆژگاریتان دەکەین بەربارانمان دەکەن و بەتەمان بمان کوژن، یان لەبەرەوەی ئامۆژگاریتان دەکەین ئێمە شومیمان هێناوە بەدیمان هێناوە بۆتان. ئەوجار هەر پێغەمبەرەکان دەفەرمون بەل یعنی نەخێر، شومی و بەدی بەهۆی ئێمەوە نییە، هۆکارەکەی ئێمە نین. ئەنتم ئێوە قەومون کەسێکن گەلێکن مسرفون لە گوناهدا لە تاواندا لە خراپەکاریدا زیادەڕەویتان کردووە. بۆیە گوناه ئیعتیادیە، تەبەن مرۆڤ لێی دێ گوناهکە وایە، بەڵام کە گوناهت زۆرکردن و لەسەریان بەردەوام بووی زیادەڕەویت کرد لە گوناهکردندا و تێتپەڕان، خوای گەورە تا ئەندازەیەک مۆڵەتت دەدا و پەتت پۆشل دەکا و سزاد نادا عقوبەت نادا کە ئینسان سنووری خۆی بەزان، سنووری وەک دەڵێ خوای بە تەواوی بەزاند و حسابی بۆ خوا نەکرد، لە شوێنێک خوای گەورە پەتەکەی توندەکە، لە شوێنێک خوای گەورە عقوبەکەی خۆی و سزاکەی خۆی دەنێرێ. قالوا گوتیان تائیڕوکم شومی خۆتان بەدی خۆتان معکم لەگەڵ خۆتاندایە. ئەئین ذوکرتم ئایا هەر لەبەر ئەوەی ذوکرتم ئێمە ئامۆژگاری ئێوەمان کردووە شومیمان بۆ هێناون، یا هەر لەبەرەوەی ئامۆژگاریمان کردوون ئێمە دەکوژن؟ خوا دەفەرمێ بەل ئەنتم نا وانیە ئەنتم ئێوە قەومون گەلێکن مسرفون زیادەڕەویتان کردووە لە تاوانکردندا. جا تەمان تا ئێرە ئەوە سێ پێغەمبەرەکە تا ئەو ئەندازەی داوایان کرد، بانگەوازیان کرد و سوور بوون لەسەر گەیاندنی دینی یەکتاپەرستی تا هەڕەشەی کوشتنیان لێکرا و بە هەڕەشەکەش نەوەستان خەڵکەکە خەریک بوو هەڕەشەکەی جێبەجێکەن، خەریک بوون ئەوەی کە دەیانگوت بەربارانتان دەکەین و دەتان کوژین و لە ناوتان دەبەین بە فیعلی بەسەر پێغەمبەرەکاندا جێبەجێکەن. بۆیە لەو کاتەدا پیاوێک کە لەو ئاوەدانیە ئیمانی بە پێغەمبەرەکان هێناوە کە مفەسرین دەفەرمون ناوی حەبیبی نەجار بووە، مەشهورە. حەبیبی نەجار پیاوێک بۆ دەڵێن تووشی نەخۆشی بەڵەکی بووە یا گولی هێندێکیان دەفەرمون، دەڵێن پیاوێکی هیچ کاسب و پارەدار وە سەخی و دەستکراوە لە بەرامبەر خەڵکی فەقیر و هەژاردا. ئەو حەبیبی نەجارە دەڵێن 70 ساڵ لە بتەکان پاڕاوەتەوە و خێری بۆ کردوون تا نەخۆشیەکەی چاکەنەوە، بەڵام تەمان بێسوود بووە. کاتێک کە ئەو سێ پێغەمبەرانە بەلایدا تێدەپەڕن کە بەپێی ئاەتەکەش بێ ماڵی لە قەراغی ئاوەدانی بووە، لە ناو ئاوەدانیدا نەبووە، کە پێغەمبەرەکان دەیبینن مبتەلایە بەو نەخۆشیەوە داوای ئیمان هێنانی لێ دەکەن. ئەویش دەڵێ جا ئێوە هیچ نیشانەیەکتان پێیە، بەڵگەیەکتان پێ لەسەرەوەی کە ئێوە پێغەمبەری خوان و نوێنەری خوان و لەلایەن خواوە هاتوون؟ دەڵێن بەڵێ، بەڵگە و نیشانەی پێغەمبەرایەتی ئێمە ئەوەیە کە دەتوانین دوعات بۆ بکەین بە ماوەیەکی کەم خوای گەورە ئەو نەخۆشیەت کە بە 70 ساڵ بتەکان پێیان چاک نەکراوەتەوە خوای ئێمە دەتوانێت بە مودەتێکی زۆر کەم چاکت کاتەوە. دیارە ڕێک دەکەون ئەگەر نەخۆشیەکەی چاک بوو بێتەوە ئەویش ئیمان بێنێ، فعلا دوعای بۆ دەکەن و بۆی دەپاڕێنەوە نەخۆشیەکەی دەست بەجێ چاک دەبێت و ئەو پیاوەش یەکسەر دەبێت بە ئیماندار، بەڵام ئیماندارێکی نهێنی ئیماندارێکی بەدزی تا ئەو کاتە تەمان هەر بەدزی چوەنەی وێراوە ئەگەر ئیمانی ئاشکرا کردبایە ئەویش دەکەوتە ژێر ئەشکەنجە و ئازاری
خەڵکی وەکو سێ پێغەمبەرەکە سێ پێغەمبەرەکان پێغەمبەری خوا بوون و خوا ڕەوانەی کردبوون نەیان دەتوانی و نەش دەبوو خۆیان بشارنەوە و بەدزی پێغەمبەراتی بکەن چون پێغەمبەراتی و پەیام گەیاندن بەدزی ناکرێت بەڵام ئەو تازە ئیمانی هێنابوو بەس کە بیستی و ئاگای لێبوو کە پێغەمبەرەکان کە بۆ هیدایەت و ڕێنمونی خەڵکی هاتوون خەڵک لە زیاتی ئیستیجابە و وەڵامدانەوە و وەک دەڵێ ئیستیقبالکردن و ڕێز لێگرتنیان بەتەمان بیان کوژن زانی کاتی ئیمان شارنەوەی نەماوە ئەو جار ڕێک پیاوەکە دێتە مەیدان ئەو نسحەتیان دەکا ئەویش پەیامەکەی خۆی دەگەێنێ دەڵێ بەشکم دیارە پێغەمبەرەکە خەڵکی ئەوێ نەبوون لە شوێنێکی دیکە هاتوون بەس ئەو پیاوە خەڵکی ئەوێ بووە و خەڵک ناسیوێتی وەزانی ویشیانە پیاوێکی چاکە و فعلەنیش نیشانەی دەسەڵاتی خۆی بەخۆیەوە دیار بووە کەسێکی نەخۆشی چەند دەیان ساڵە بە دوعا و پارانەوەیەکی کورتی پێغەمبەران خوا چاکی کردوتەوە بەڵگەیە هەر بۆ خۆی پیاوەکە بەڵگە بۆ لەسەر پێغەمبەراتی پێغەمبەرەکان بۆیە ئەو هاتووە ئەو جار بەناوی خۆیەوە نسحەتی خەڵکەکەی کردووە و یەکەم جاریش ئیمانی خۆی ئاشکرا نەکردووە ها دەفەرمێ وجاء هات من أقصى المدينة لأوسري شاروا لقراغ شاروا رجل بياوك يسعى كزور بخيراي دروي ديزاني پیغمبران خەریکن بکوشن پێش ئەوەی پێغەمبەرەکان بکوشن دەیویست فریای پێغەمبەرەکان کەوێ لەلایەک و فریای قەومەکەشی کەوێ بە کافری نەمرن نەبنە قاتیل و بکوژی پێغەمبەران خەمی پێغەمبەرانێ بوو کە بکوژرێن و خەمی خەڵکەکەشی بوو کە ببنە قاتیل و بکوژی پێغەمبەران چونکە هەردووکی تەمان هەر جێی خۆیەتی وایە ئینسان ها پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم یارمەتی براکەت بدە ئەگەر زاڵم بێت یان مەزلوم بێ وایە ها فەرمویان باشە ئەگەر مەزلوم بێ یارمەتی دەدەی وایە نایڵی زوڵمی لێ بکرێ وایە ئەگە زاڵم بوو ناهێڵی زوڵمەکەی بکە بۆیە ها کەسێک کە چاکەت بۆی بوێت و خۆشت بۆی بوێ ئەگەر زانیت خەریکە تووشی خراپەی دەبێت و تووشی تاوان دەبێت چاکترین دڵسۆزیت بۆی ئەوەی نێڵی گوناهەکەی بکە وایە نێڵی تاوانەکەی بکە فعلەنیش ئەویش لەگەڵ پێغەمبەراندا نەهاتوون خەڵکی بکەنە قاتیلی پێغەمبەران و بۆ جەهەنەمێ بەڕێیان کەن لە ئەسڵدا هاتوون خەڵکی بکەنە شوێنکەوتەی پێغەمبەران و لەگەڵ پێغەمبەراندا بۆ بەهەشتێ بەڕێیان کەن وایە خەڵک ناردن بۆ جەهەنەمێ ئاسانە خەڵک کافرکردن ئاسانە خەڵک خراپکردن ئاسانە بەڵام خەڵک بردن بەرەو بەهەشت کە ئیشی پێغەمبەرانە ئیشی ئیماندارانە ئەوەیان زەحمەتی زۆرتر تێدایە و ئامانجەکەشت بێگومان ئەوەیە نەک خەڵک بۆ جەهەنەم ناردن بۆیە دەفەرمێ وجاء هات من أقصى المدينة لأوسري شاروا رجل پیاوێک کە ئەو پیاوە یەسعا بەخێرایی دەڕۆی قال قوتي يا قومي أي گەلەکەی خۆم يا قومي تەمەن یایەکی مەحذوفی لێیە ئەی گەلەکەی خۆم یعنی ئەی عەشیرەتەکەم ئەی خزمەکانم ئەی کەسەکانم نزیکەکانم اتبعوا بکەونە شوێن المرسلین ئەو پێغەمبەرانە ئێستا پێغەمبەرانیان نەکوشتووە پێغەمبەرەکان هەر زیندون اتبعوا بکەونە شوێن المرسلین ئەو پێغەمبەرانە وجاء هات من أقصى المدينة لأوسري شاروا رجل پیاوێک يسعى كبخيراي درويشت قال قتي يا قومي أي قلكي خوم اتبعوا بكون شوين المرسلين أو پیغمبرانا أو جار فرموي اتبعوا بكون شوين من كسانك كلا يسألكم كداوات لناكا أجرا هيت كريك هيت برامبرك وهم وأو كسانش مهتدون رينموني كراون دیارە هەر بە کورتی لیان پرسیوە چۆن دەزانی ڕێنمونی کراون تەوان وەڵامی داونەتەوە کە دوعایان کردووە بۆم پاراونەتەوە ئەوە بەڵگەکانە ئەوە دەلیلەکانە لەسەر ئەوەی کە ئەوان ڕێگاکان ڕێگایەکی ڕاستە اتبعوا بکەونە من دوای کەسانێک کە لا يسألكم داواتان لێ ناکەن ئەجڕەن هیچ کرێک وهم ئەوان مهتدون ڕێنمونی کراون جا ئەگەر پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت لە بەرامبەر پەیامەکەیاندا داواکاریەکی دنیاییان هەبوو بایە وایە خەڵک گومانیشی لێکردبانە ڕێی تێدەچوو وایە هەموو ئەو کەسانی کە ئێستا ڕیکلام دەکەن وایە ئەگەر ڕیکلامەکە پارە وەرگرتنی تێدا بوو هەر لە خۆتەوە گومانت لە ئیشەکەی هەیە وایە کاورە دەرمانت پێ دەفرۆشێ بەڵام بە پارە پێت دەفرۆشێ وایە
هەتا ئەگەر ئینسان تۆزێک وەک دەڵێ خەمی خۆی و خەمی پارەی خۆی بێتا دڵنیا نەبێتەوە وایە لەبەرەوەی پارەی تێدایە دەترسید بۆ خاتری پارەکەی ڕیکلامەکەی بۆ بکە وایە خەڵکێک دەسێتە لای دکتۆرێکی ئێستا پێی دەڵێنەوە فەقەراتەوە عملیاتێکە بەڵام لەبەرەوەی بە پارە دەیکا وایە چەند کەس ڕێک بە قسەی دکتۆرەکەی دەکەن زۆر کەم هەیە بە قسەی بکە دەسێ یەکێکیش پرسیار دەکات یەکێکیش پرسیار دەکات جاران لە نەخۆشخانەی هەر ئاوشتی بەسیت بێنەوە لە نەخۆشخانەی حکومی کە پێیان گوتپای عملیاتت دەوێت قەنەعەتت پێی بوو چونکە هیچ ئامانجێکی دنیایی دکتۆرەکەی لە عملیاتکردنی تۆدا نەبوو جگە لە دڵسۆزی وایە پەیامی پێغەمبەرانیش و ئەو ڕیکلامانێکی ئێستا دەکرێن بە ناوی هەتا بە ناوی مزگەوت دروستکردنەوە بێ ئەگە پارە وەرگرتنی تێدا بێ خەڵکێک ئێستا تەمان خەڵکێک وەختێکی هەتا هەر گوترابان بسکەوت یارمەتیان دەدا بەڵام دەرکەوت لە پەنای ئەویشدا لە بەرەوەی پارە وەرگرتنی تێدا جاری وایە خەڵکی مەسلحەت خواز و بەرژەوەندی خواسەنە بۆیە ئەگەر بوترێت لە فڵان شارەی مزگەوتێک دروست دەکرێت دەوڵەمەندێک ئامادە نییە پارەی داهاتا تەکیدی نەکاتەوە بگوترێت لە فڵان گەڕەکەی فەقیرێک هەیە جاران لەبەرەوەی زۆر پارە وەرگرتن نەبوو بە ئاماد خەڵک ئاسان قەنەعەتی دەکرد بەڵام کە دەرکەوت پارە وەرگرتن فعلەن ئینسانی تووشی شتی خراپ دەکات و زۆر جار وای لێ دەکات ناحەقی و ناڕاستی بڵێ بەڵام پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت لە بەرامبەر دەعوە و بانگەوازیەکەیاندا هیچ ئەجر و کرێکیان داوا نەکردووە لە کاتێکدا هیدایەت و ڕێنمونیکردنی خەڵکی بە قیمەترین شتە وایە بەڵام بۆچی لە بەرامبەردا کرێیان وەرنەگرتووە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێت یان موسڵح و چاکە خواز و بان خوازان کرێ وەرناگرن بێگومان وەری دەگرن بەڵام لە شێ وەردەگرن لە خوای وەردەگری پاداشتی دعوەکردن و بانگەوازیکردن هێندە زۆرە هێندە بە قیمەتە هێندە بنرخە بەخوای نەبێ بە کەسی دیکە نادرێتەوە هەر کەسێکی دیکە لە بەرامبەر دعوەکەت و بانگەوازیەکەتدا ئەگەر نیەتەکەت بۆ خوا بێت چیت بۆ بکە ئێستا ناگاتەوەی کە خوای گەورە چرکەیەک دەتباتە بەهەشت و لە بەهەشتێ دەتحەسێنێتەوە بۆیە ئین ئەجریە ئیلا علی الله هەموو پێغەمبەران گوتویانە کرێ و پاداشتی ئێمە بەس لەکن خوایە بۆیە ئەو پیاوە بەوەی ویستوێتی قەناعەتیان پێ بکە ئیتەبیعوا بکەونە شوێن من کەسانێک کە لا یەسئەلوکم کە داواتان لێ ناکەن ئەجڕن هیچ کرێیەک وهم مهتدون و ئەوان ڕێنمونیکراویشن ڕێگای ڕاستیشیان پیشان دراوە ئەو جار دیارە هەڕەشەکان هەر بەردەوام بوون لەسەر پێغەمبەران هەر ویستویانە پێغەمبەرەکان بەرباران کەن و بیان کوژن ئەو جار دێت شێوازی داوەکەی دەگۆڕێ دیقەتی دەنێ ئەو جار خۆی دەخاتە شوێنی خەڵکەکە دەفەرمێ وەمالیە ناڵێ وەمالەکم دەفەرمێ وەمالیە بۆ من نییە کە پێ دەچێت تا ئەو کاتیش ئیمانی خۆی ئاشکرا نەکرد بێ تا ئەو کاتش هەر بەدزی ئیماندار بوو بێ و تا ئەو کاتەش وای پیشانداوە کە ئەویش وەکو ئەوان لەسەر دینی پێشینانە بەڵام تەئیدی پێغەمبەران دەکات سەلامی خوای لەسەر بێ چونکە ئەگەر خەڵکەکە زانی بەیان ئەویش شوێن کەوتەی پێغەمبەرەکانە لەوانەیە یەکسەر کوشتنە ئەویشیان بردبان ڕیزی ئەوان بۆ بەربارانکردنێ بۆیە دەفەرمێت وەمالیە بۆ من نییە بۆ من ڕێگە پێدراو نییە کە لا ئەعبود و نەپەرستم بەنداتی نەکەم ئەلەذی بۆ ئەو خوایە کە فەتەڕەنی کەمنی لە نەبوونەوە هێناوەتە بوون خوایەک لە نەبوونەوە ئەمنی دروست کرد بێت و هێنا بمیە بوون چۆن دەکرێ بەنداتی نەکەم و عیبادەتی بۆ نەکەم و خواپەرستی بۆ نەکەم ئەو هەر ئەوەندەش نییە کە خوا ئەمنی هێنابێتە بوون وازی لێ هێنابم و بەرەڵای کرد بم وایە وئیلەیهی هەر بۆ لای ئەو خوایەش تورجعون ئێوەش دەگەڕێندرێنەوە یعنی باوەڕتان پێی بێ یا پێتان نەبێ بیپەرستن یانەی پەرستن هەر دەستنەوە بەردەستی خوای جا ئەوەی کە ئیمانی بەوەی نییە کە خوا بپەرستێ و ئەوەی خوا ناپەرستێ تەمان لە قیامەت هەر دەچێتەوە بەردەستی خوای ئەوەی شی کە خوای پەرستووە و عیبادەتی بۆ خوای کردووە هەر دەچێتەوە بەردەستی خوای وایە بەڵام شێوازی گەیشتنەوە بە خوای فەرقی هەیە وایە ئەتۆ عەبدایەتی خوات کردووە و دەچیەوە بەردەمی خوای گەورە سەرت بەرزە و سەرت بڵیندە و شانازی بە عەبدایەتی خۆتەوە دەکەی و بەهەشت و نیعمەتەکان چاوەڕێتن ئەوەی کە ئیمانی پێ نییە هەر دەچێتەوە بەرامبەر خوا بەڵام بە خەجاڵەتی و بەسەر شۆڕی وێ دەفەرمێت وەمالیە بۆ من نییە و بۆ من گونجاو نییە لا ئەعبود نەپەرستم ئەلەذی ئەو خوایەی فەتەڕەنی کە منی لە نەبوونەوە هێناوەتە بوون وئیلەیهی و هەر بۆ لای ئەو خوایەش تورجعون ئێوە دەگەڕێندرێنەوە ئەو جار هەر بەردەوام دەبێت لەسەر ئامۆژگاریکردنەکەیان دەفەرمێت ئەتەخیذ ئایا بگرم ناڵێ بگرن بگرم تەمەنەوە یەکێکە لە ئوسڵوبەکانی ئامۆژگاری
ویستت کەسێک ئامۆژگارەکەی عادەتەن بڵێ دەکرێت من ئەو شتەی بکەم جاری من بەستت کەسەکەیە بەس ناڵی ئەتۆ درۆیەمەکە بە نمونە بەڵام دەکرێت پێی بڵێ ئەرێ ڕێگە پێدرا ئەمن درۆی بکەم بە نمونە کە خۆت وانێت دەکرێت من غیبەتی فڵان کەسی بکەم کە ناکرێ من بیکەمە تۆش نابێ بیکەی وایە دەکرێت ماڵی تۆ بدزم وایە لە زیاتەوەی پێی بڵێ تۆ دزیت لێ کردومە مەسەن دەکرێت بڵێ دەکرێت من ماڵی خەڵکی بدزم و بیخۆم و بە حەڵاڵی بزانم ئەو پیاوەش بەو شێوازە خۆی دەخاتە شوێنی تاوانبارەکان بۆی چاکتر گوێی لێ بگرن دەفەرمێ ئەتەخیذ و بگرم بپەرستم من دونیه جگە لەو خوایە کە چی کردووە ئەمنی لە نەبوونەوە تەهێناوەتە بوون دەستمەوە بەردەستی ئەویش لە نەبوونەوە دروستی کردوم دەستمەوە بەردەستی ئەویش دەکرێت لە جیاتی ئەو خوایە بپەرستم ئالیهەتەن پەرستراوانێکی دیکە لە کاتێکدا یوریدنی ڕەحمان ئەگەر بیەوێ خوای میهرەبان بضرین زەرەرێکم لێدا لا تغنی سود ناگەێنێ عنی بە من شەفاعەتهم پاڕانەوەی تکای پەرستراوەکان شەیئەن هیچ جۆرە سوودێک ئەوە یەک وەلا یونقیذون و ناتوانن لە هیچ ناخۆشی و ناڕەحەتیەکی دنیای و قیامەتیش ڕزگارم کەن یەکێک نەتوانێت تکاشم بۆ بکات تکای لای خوای نەک ڕاستەوخۆ شتێکم بۆ بکات نەتوانێت لای خوای شەفاعەتیشم بۆ بکات و تکاشم بۆ بکات و ڕاستەوخۆش هیچی پێ نەکرێ بۆم چۆن دەکرێ بیکەمە خوا نەعوذ بالله خوایەک بەلانێم کە لە نەبوونەوە منی هێناوەتە بوون و دەستمەوە بەردەستی ئەویش و محاسبە و لێپرسینەوەشم بەدەستی ئەوە ئینسان ئەگەر عەقڵی شێ بکات و هۆشی هەبێت و بیر بکاتەوە بەبێ گومانی ئەو دوانە هیچ کات بەراورد ناکە خوایەکی بێڕوحی بێگیانی بێدەسەڵات وایە لەگەڵ خوایە کە بوون و نەبوون و ژیان و مردنی من و تۆی بەدەستە دنیا و قیامەتی بەدەستە تۆ چۆن بەراورد دەکرێن ئەتەخیذ و بگرم بپەرستم بیکەم بە خوای خۆم من دونیه جگە لەو خوای کە ئەمنی لە نەبوونەوە هێناوەتە بوون ئالیهەتەن پەرستراوانێکی دیکە ئین یوریدنی ڕەحمان ئەگەر بیەوێ خوای میهرەبان بضرین زەرەرێکم لێدا لا تغنی سود ناگەێنێ بە من سود ناگەێنێ عنی بە من شەفاعەتهم تکاو پاڕانەوەی ئەوان شەیئەن هیچ جۆرە سوودێک ولا ينقذون و ناتوانن لە سزا و ناڕەحاتی و ناخۆشیەکانیش ڕزگارم کەن هەر بەردەوام دەبێت دەفەرمێت ئینی بێگومان من ئیدەن ئەگەر وا بکەم چم خوایەکی دیکە لە زیاتی ئەو خوای کە ئەمنی دروست کردووە بپەرستم پەرستراوێکی دیکە بۆ خۆم دانێم لە جیاتی ئەو خوای کە لە قیامەتدا دوای مردن دەستمەوە ژێر دەستی و لەکن ئەوی کۆ دەکرێمەوە و لە بەردەستی ئەوی کۆ دەکرێمەوە چ دەقەومێ لەفی ضەلال مبین بێگومان ئەو کاتە من لە گومڕاییەکی ڕوون و ئاشکرادا دەبم ئینی یعنی بێگومان من ئیدەن ئەو کات ئەگەر وا بکەم خواکانی ئێوە بپەرستم پەرستراوەکانی ئێوە بپەرستم ئەوانە بپەرستم کە لەکن خوای هیچیان پێ ناکرێ بۆم و ڕاستە و خۆش ناتوانن لە هیچ تنگانەیەک ڕزگارم کەن لەفی ضەلال مبین دەکەومە ناو گومڕایی و سەر لێ شێواویەکی زۆر ئاشکرا و ڕۆن جا تا ئێرە ئەو جار دیارە لێرە بەپێی قسەکان بێت پێغەمبەرەکان دەکوژن بەڵام پیاوەکان نەکوشتۆ جارێت چونکە تا ئێستاش ئیعلانی نەکردووە کە من لەگەڵ پێغەمبەرانم تا ئێستاش بە ناڕاستە و خۆی نسحەتی کردوون پێغەمبەرەکانیان کوشتووە هەر سێ پێغەمبەرەکانیان بەرباران کردووە و بە تەعزیب و بە سزا و بە ناڕەحەتی جا هێندێک دەفەرمون کوشتویانن بە بەرد هێندێک دەفەرمون دوای ئەوەی بە بەرد لێیان داون بە پێ بەسەریان کەوتون و شێلاویانن هەتا لە پێشچاوی خەڵکی ڕوحیان دەرچووە یەک لە دوای یەک هەر سێ پێغەمبەرەکە بەڵام کە پێغەمبەرەکان دەکوژرێن پیاوەکە واز دێنێ لە پەیامەکەی بێگومان نا لەسەر نسحەت و ئامۆژگاری و دینەکەی خۆی هەر بەردەوام دەبێ ئەو جار دەفەرمێ ئینی بێگومان منیش مادەم ئەوانتان کوژ لەسەر ئەو ڕاستیە لەسەر ئەو حەقە ئامەنت و باوەڕم هێناوە بڕەبیکم بە پەروەردیگارتان فەسمعون دەی ئێستا گوێم لێ بگرن ئەنی ئەوە پێغەمبەرەکانیشتان کوشت ئێستاش دەرفەت هەیە ئێستاش مەجال هەیە ئینسان ئەگەر پێغەمبەر کوژیش بێ فەرزەنها تەوبە بکات و پەشیمان ببێتەوە خوای گەورە دەرفەتی هەر پێدەدا مادام لە دنیادایە ئینی بێگومان من ئامەنت و باوەڕم هێنا بڕەبیکم بە پەروەردیگارتان فەسمعون هازا نافەرمێ بە پەروەردیگارم لێرە دەفەرمێ بە پەروەردیگارتان و جۆرێکە لە هەڕەشە یعنی ئەوەی ئەمن ئیمانم پێی هێناوە هەر ئەو کەسەیە کە خاڵق و وەک دەڵێ دەسەڵاتداریشە بەسەر ئێوەوە
إني آمنت بقمان من باورم هنا بربكم بپروردگاري إيوة بپروردگاري إيوة هم هرشي وهمش وەک دەڵێ بە خوانەزانینی ئەو شتانێک ئەوان بە خۆیان زانیوە وایە ناڵە ئیمانم هێنا بە خوای خۆم بە خوای پێغەمبەرەکان دەفەرمێ ئیمانم هێنا بە پەروەردگاری ئێوە چونکە ئینسان بیەوێ یان نەیەوێ ڕەب ئەوەی کە خالیقە و ڕازیقە و دەژێنێ و دەبرێنێ بەس کێیە بەس ئەڵڵایە بۆ کەسێکی ئیماندار هەر خوایە بۆ کەسێکی بێباوەڕیش هەر خوایە بێگومان من ئیمانم هێنا بە پەروەردگارتان گوێم لێ بگرن دیارە گوێیان لێ گرتووە یا لێ نەگرتووە بێگومان گویان لێ نەگرتووە نەخێر گویان لێ نەگرتووە بۆی بە قسەی کرد ئەویشیان بە دەردی پێغەمبەرەکان بردووە بەرد بارانیان کردووە کە بەرد بارانیان کردووە لەگەڵ ڕوح کێشان و ڕوح دەرچوونەکەیدا خوا دەفەرمێ قیلە گوترا کێ پێی گوت هێندێک دەفەرمون خوا ڕاستەوخۆ هاتووە پێی گوتووە لەبەرەوەی مەقامی ئەو پیاوە هێندە مەقامێکی بەرزە لە بەرگریکردنی لە پێغەمبەرانی خوا لە نوێنەرانی خوا ولا قیمەی مەترسی و هەڕەشە لەسەر ڕوح و لەسەر جانی داوازی لە دەعوەکردن نەهێناوە واسی لە بانگەوازی نەهێناوە و لە پێناوی یەکخواناسی و یەکخواپەرستیدا سەری خۆی داناوە بۆیە پێشەوەی ڕوحی دەرچێت لە سەرمەرگدا خوا بۆ خۆی پێی گوتبێت یان مەلائیکەت و فریشتەکان پێیان گوتبێ ئودخولی الجەنە بڕۆ باشت ڕاستەوخۆ بڕۆ ڕەنگ بۆ ناو بەهەشت چونکە خۆیانی تۆ مردی کە مردی شوێنەکەت و ئەنجامەکەی تۆ بەهەشتە قالە لەو کاتەشدا کە دەمرێت و ڕوحی دەردەچێت و شوێنی خۆی دەبینێ دەڵێسی یا لەیتە خۆزیا قەومی گەلەکەم دەیزانی لە زیاتی بڵێ خوایە گەلەکەم لە ناوبەی خوایە ڕیسوایان کەی خوایە بیان خەیە جەهەنەمێ خوایە زەبوونیان کەی خوایە سەرشۆڕیان کەی دەڵێ خۆزیا گەلەکەم دەیانزانی چیان دەزانی بیما غەفەرە لی ڕەبی بەوەی کە لێم خۆش بۆ پەروەردگارم وەجعەلەنی وەجێڕاومیشی من المكرمين للرز لجيراوان بوشي واي قوتوا لبرونا خفتي عن داتي بو معلوماتان همو مفسرين دفرمون بوي واي قوتوا بوي اگر خوزگيك خواستويتي بو قومكي قوتويتي اگر قومكم بزانه انسانك بإيمانه وبمره دسيته بهشته وخواله گناهي خوش دبه منك كحفتا سال بتپرستيم كردوا ولا بتپاراومو خوالم خوش بوا اوانش بەدڵنیاییەوە تەوبە دەکەن با پێغەمبەرانیشیان کوشت بێت چونکە شەریک بڕیاردان بۆ خوا گەورەترە لە پێغەمبەر کوشتنێش وایە ئەو 70 ساڵ بتپەرستی کردو بەڵام لەبەرەوەی گەڕاوەتەوە لای خوای و تەوبەی کردووە و بێگ مەوقیف بێگ هەڵوێست خوای گەورە ڕاستەوخۆ پێش ڕوح دەرچوونی و مردنی بەهشتی پیشان دەدات و بەرەو بەهشت بەڕێ دەکا دەفەرمێ ئەگەر قەومەکەم ئەوە بزانن لەو عینادی و خراپەکاریەی جا ئیبن عەباس دەفەرمێت ڕەحمەتی خوای لە حبیبی نەجار بێ بە زیندویش ئامۆژگاری قەومەکەی کرد و بە مردویش و ئاەتەکەش زۆر بە جوانی تێمان دەگەیەنێ کە ئینسانی ئیماندار هەمیشە لە بەرامبەر خزم و کەسوکاری نزیک و هاونیشتیمانی و هاوشاری خۆیدا لە قیمەی دڵسۆزیدایە و دڵسۆزیەکەشی زۆرتر بۆشتی دنیای نییە بۆشتی قیامەتیە هیچ کات ئینسانی ئیماندار حەز ناکە و خۆزگە ناخوازێ خەڵک هەمووی هەمانە ئێستاش جاری وای دەڵێ خۆی عەرەبی فڵان کەس تەوبەی نەکا یان حەیفە فڵان کەس دوای ئەو هەموو جەریمانە ئەو حەسادەت لە بەرامبەر باشت و لێ خۆشبوونی خوایدا خراپە پەیامی ئینسانی ئیماندار و ئینسانی موسڵمان خەڵک ناردن نییە بۆ جەهەنەمێ بیما غەفەرە لی قیل ادخولی الجەنە پێیان گوت دەی بڕۆ بەهەشتەوە قال یا لەیتە قەومی یعلەمون گوتی خۆزیا گەلەکەم دەیزانی بیما غەفەرە لی ڕەبی بەوەی کە پەروەردگارم لێم خۆش بووە تا ئەوانیش طبعا وەک دەڵێ خۆیان خزبایە ئاستێک خوا لێیان خۆش ببێ وەجعەلەنی وەجێڕاومی من المكرمين لەو کەسانەی کە ڕێزیان خوا ڕێزی لێگرتوون و نەتیجەی قەومەکەش لە ئاەتانی داهاتوو لە لاپەڕەکەی دیکەدا باز دەکەین ئینشاءالله. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.